ئەم کاتتان باش، هەموو کاتێکتان خۆش و شادی و بەختەوەر بێت، دوور بن لە چێشە و لە بەڵا. من وەکو باوکی شەهید مامۆستا جیهان تەها کە مامۆستای وانەبێژی ناڕازی کە لە چاوپێکردنێکی تەلەڤیزیۆنی ڕاستەوخۆ لەگەڵ ڕاوێژکارێکی حکومەتی هەرێمی کوردستان ناوچەی زەرد پاشی چاوپێکەوتن بە چەند ڕۆژێکی لە ناوچەی بلەو بارزان تیرۆر کرا. نێزیکی گوندی ئەڤینکا، چونکە ئەم کاتە ئەم بەرنامەیە یان ئەم بەیانە یان ئەم نووسراوە کە دەیخوێنمەوە بۆتان تەنها یادکردنی تیرۆرکردنی شەهید مامۆستا جیهان کە بە مامۆسای حەقبێژ ناسراوە. ئەم دەسەڵاتە وەکو حکومەت خۆیان بە خەڵک خۆیان ئەناسێنن کە حکومەتیش نین، بێدەنگبوونی دەسەڵات یان خۆجێلکردن لەم ڕووداوە دەسەلمێنرێت کە ئەم ڕاستیە خۆیان دەستیان تێدایە. شاردنەوەی تەواوی کامیرەکانی چاودێری شەقامەکان و هەروەها چۆنیەتی گەیشتنی مامۆستا جیهان لە هەورێرەوە بەرەو بلەو بارزان کە لەوێ ئەم ڕووداوە دڵتەزێنە ڕوودەدات کە دەیانوێت چاوپۆشی بکەن و بیخەنە ناو کێشەی کۆمەڵایەتی. ئێمە کێشەی کۆمەڵایەتی لەگەڵ هیچ کەسمان نییە. من وەکو باوکی مامۆستا جیهان هیچ کێشەیەکی کۆمەڵایەتیمانی نییە لەگەڵ لەناو ئەندامانی خانەوادە و ناوخێزان. شاردنەوەی راپۆرتی پزیشکی دادگا یان راپۆرتی پزیشکی خەستخانە، ئەم شاردنەوەیە لە هەموو کەسێک شادراوەتەوە و هەروەها لە خانەوادەکەیشی شادراوەتەوە. واتە لێرە لە راپۆرتی پزیشکی و بێجگە لە وەفاتنامە بۆمان ڕۆناکەنەوە کە هۆی تیرۆرکردن و سووتاندنی ئەم مامۆستایە نەنووسراوە. هەبوونی بەڵگەی پێویست لەسەر ڕووفاندنی مامۆستا جیهان کە لە هەولێرەوە بۆ بلەو بارزان ڕووفاندیانە، ئەو هەبوونی بەڵگەمان لەبەردەستە، بەڵکو لەبەر دادگای ئەمریکا هەتە ئێستا ئێمە ئاشکرامان نەکردووە و ڕامان نەگەیاندووە. ئیتر سڵاو ڕێزمانەیە بۆ هەموو تاکە کوردێکی بەشەرەف و خاوەن وجدان، خاوەن ماف، بۆ ئێوە بەجێ دێڵم ئیتر ئێوە بریار بدەن و حکومەکەش لەبەردەستی ئێوە دەنێم. سوپاس ڕێز.